صلاة على النبي خوای گەورە ڕۆژ و تاعەتی هەمولایەکمانی قبول کرد بێت ئینشاءالله بە هیوام تەندروست باش و دڵخۆش بن خۆشحاڵم کە جارێکی دیکەش لە پرۆگرامی ناندینی زێڕ و بە سپۆنسەری بەرهەمە تایبەتەکانمان کە بەرهەمە نازدارەکانی زێڕە پێتان شادمەوە و بوومە میوانی ماڵەکانتان بە هیوام میوانەکی ڕۆحسووکی شاشەی ماڵەکانتان و ناو ماڵەکانتان بووبین ئینشاءالله هیوادارم هەمووتان زۆر دڵخۆش بن. مانگەی پیرۆز و مبارەکە هەمومان حەزمان لە خواردنی خۆشە حەزمان لێ جێی خۆش و جوان ببینین بگم هەمومان کاتی ئەومان هەبی کە هەم خواردنی خۆش دروستکەین ئافرەتەکان و پیاوەکانیش کاتی ئەوان هەبی کە جێی خۆش و جوان ببینن لەو کوردستانە چکە سروشتی کوردستان هەمیشە تایبەتترین و ڕەنجینترینە ئەوڕۆژ وەک هەمیشە نێوانێکی زێدە ئەزیزم هەیە خاتوونێکی دەسڕەنجینم لەکنە خاتوونێکە کە هەمومان شانازی پێواکەین ئەوەی کە لە نزیکەوەچی من بیناسی شانازی پێواکە چکە خانمانی کورد هەمیشە چاڵاکترین و بەهێزترینن کەوسەرخان ئەوڕۆ میوانی منە یاخە بەخێر بێت. من سەلامەت بێ بەخێر بێ من چاوازەکەم سەلامەت بیگەن. پێشەوەی هەر پرسیارەکی بکەم خواردنە تایبەتەکەی خۆتم پێوە بزانم ئەوڕۆ چمان لەوە حازرەکە تەمان ئەوڕۆ خواردنەکەم عادیوی ئەو بەخۆی حازریەکە خواردنیمە خواردنێکی ئێرانیە قۆرمە سابزیە کە زۆر باوە لە لای ئێرانیە. وە بزانم ئێستا لە هەولێر و سلێمانیش باوە خەڵک زۆر داواکاری لەسەرەوەی خواتە ئەو خواردنە پێکاتەکانی چییە؟ سەوزەیە کەوەرە کوزبەرەیە گشنیژە شیویتە ئێسفێناجە. ئێستا ئەو سەوزانە ئەتو هەمووی تێکەڵ کردیە؟ هەموو تێکەڵ دەکەی هورت هور دەکەی پاشان سۆر دەکەیەوە هێجە خواردنی پێ لێ دەنێ. ئێستا ئەتوو بە حازری هینایتت ئەو سەوزانەی کە باست کرد هەمووی وردت کردە سۆر کرایەوە یان بەس ورد کرا؟ ئەوە بەس زەرد کرایە زۆر ناکەمەوە چون زۆربەی خەڵک بەخۆی سۆر دەکاتەوە پێی خۆشترە بە ڕۆنەکەی خواند سۆرکەنەوە. ناکرێت بە هیچ چیش ئەو سەوزەیە بەکاربێ هیچی بکەویان ئیلا دەبی ئەو هەموو جەمی بە هیچ کەش دەبێت بەس بە تاڕەکەی خۆشترێ بەتامترە پێویستمان بۆ کۆمەڵە سەوزەیە هەیە و گۆشتی سوورمان پێویستە لەگەر لۆبیای سووریشمان پێویستە و هەروەها لیمۆ بەسڕا و چی دیکەش پێویستە؟ هەندێک ئاوە تەماتە ئاوە تەماتەکەمەک و هەروەها زەیتیشمان بێگومان پێویستە بیتن هیچ خواردنێک بە بێ زەیت ناکرێت و لەگەر برنجێکی سپی سادەش حازریەکەین. خواردنی دووەمیشمان ئەویش بە هەمان شێوەیەک کە لە خواردنەکە ئەم زۆر حەزێت تایبەتە کوردەواریە گەنم بەکاردیە هەم کاردیمان هەیە هەم گەنم هەیە و هەمیش لێرانە گۆشتی سوور هەیە و پێگومان بە دۆشاوی تەماتە نازدارەکەی زەر و هەروەها زەیتی زێر دروستیەکەین تەنها خانمان لەوەی تێگەن کە من باسی زێڕەکەم چکە زێر زۆر زۆر تایبەتە کە سەرخانە بەخۆت بەرهەمەکانی زێر بەکاردێنی؟ بەرێ ئەرێوەڵا کامیانت زۆر بەدڵە؟ هەمووی بابەتەکان لێک باشترن خاستن برنجەکەی زۆر زۆر جوانە هەمووانیش بەکاردێن ئەوە خانمان هەمی شارم برنجەکە و زەیتەکەمان بەدڵە خانم بەس بە برنجەکەی دیارە ئەگەر جۆن بێ یعنی کابانەتی لێ دیارە قەلب ساغی ئەو خواردنی ئەو ڕۆمانە بە کەمەک باسی کەوسەرخانتان لێ بکەم کەوسەرخانێکێکە لەو خانمانەی لەگەر وەرزەکان کۆمەڵک خواردەمەنی دروستەکە کۆمەڵک میوە و سەوزەی وشک کراوە و هەروەها لە ناو مجەمیدەی بەتەڕی هەریەگریتن و جگەلەوە شەربەت دروستەکە ترشیات دروستەکە جا ڕەمەزانە هەمومان حەزمان لە شەربەت و لە ترشیە تەوعان لەگەر خۆی ئەوڕۆ ترشیاتشی هینایە و شەربەتی هەناریشی هینای بێ مولایەکتان ناخۆش کەوسەرخان ئەو سەوزانێک کە ویشتیانەکەیەوە زیاتر ئیش لەسەر سەوزە چیەکەی چی ئەو سەوزانێک کە زیاتر وشتیانەکەیەوە؟ ئەوەی زیاتر بە شیویت و کەرەوزە شیویت و کەرەوە بەس زۆری لەسەر ئەو دوو سەبزیە کە خواستی لەسرە بەس بەخۆت لە ماڵێ بە ئۆنلاین ئەیفرۆشیان ئەوتە لە بۆ دوکاندارەکانیش ئەیبێ؟ نا بەس لە ماڵەوە لە بۆ دوکان و ماڵەکان نایبێ؟ نا ئیشی من تایبەتە بەس لە ماڵەیە بەس لە ماڵێ. ئەو مشتریانەی کە داوایەکەن لە ڕێ ئەکاونتەکانت داوایەکەن یان بەخۆیان دێنە ماڵێ؟ بەدلی خوانە دێنە ماڵێ هەیە مشتری هەیە پێی خۆشە من ببینێ بخۆی دێتە ماڵێ هەیە بە ئۆنلاینە بۆی دەنێرین. چەند ساڵەوە ئیشێکی؟ وڵی 4-5 ساڵە. خانمانمان زۆربەی حەزیان لێ کە شیرینی دروستکەن و بیفرۆشن ئەوەی تو جیاوازە کووە تو فکر لەوەی کردەوە کە سەوزەی وشکەی بیفرۆشن. ئەرێ وڵا ئیشی من جیاوازە حەز و ئارزووی من ئەوە بوو خواردنی قۆرمە سەبزیمان زۆر زۆر پێ خۆشە هەم بەخۆم هەم ئایلم جا هەر ئەوە بوو
هانی دام بۆ سەبزی قۆرمەی یەکەم ئیشی مش لە سەبزی ڕادستی پێکرد ئەوانی بەرە دەستم پێکردن جگە لەو سەوزانە شتێکی دیکە تێ لێرەش کۆمەڵک نازانم بەهاراتە شتی ورد کرایە ئەوانە چنەکە لێرەداتنە ئەوانە هەموو بەهاراتن من بە خۆم چا دەکەم ئەویان زۆر تایبەتە من هەرزاریش لەکن بینەرەکانم دەڵم بەهاراتی کەسەر چون بەس من هەیە تایبەت بەمنا ئەوان دیکەش بیبەرە هەموو شتێکی هیشی کراون لەکنە تەماتی وشکی کراوەشی هەیە لیمۆیە زەرچێوەی بە خۆم چا دەکەم ئەوەشیان زۆر تایبەتە کە باوەڕکەن لە هەموو کوردستان بەس من هەیتم ئاوی لیمۆیە سروشتیە هەز دەکەی ساڵێکی بمێنێتەوە تاڵی هەستم کرەوە ئی سێوی بیتن خەلی سێوی بی هەستم نەکرد کە ئەوە سرکەیە ئەوە سرکەکەیە ئاوی لیمۆ شاتی هەزێڵە ئەوەیان پۆدرەی لیمۆیە ئەو پۆدرەی لیمۆیە ئەوەیان پۆدری تەماتەیە تمام ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام زەردەچووەکە بوو کە بە خۆت دروستەکەی زەردەچوو کو دروستەکەی بە خۆت زەرچێوە دارێکە بە دەستگای هوردی دەکەی ئەو دارە لە چێن دەرهەیە لە کوردستان لە هەموو عتارەکان هەیە لێرە لە کوردستان دەستەکەویتن لە هەموو جێکی ئەوەشیان زۆر تایبەتە بۆ ماسا و قەزوانە شیوت و گوڵ و قەزوانە کوردەواری ئەوە فول کوردەواری بۆنەکی زۆر خۆش تایبەتیە ئەوە فول کوردەواریە تایبەت بە فەسلی بەهارێ ئەوەی لە ناو ماستا و دۆی بکەی طبعا عجیبە یەک بۆنی هەیە تا قپاقی نەکردوەستم پێ نەکرد گوڵ و شبیت و قەزوانە والله جا قەزوان شبیت لە ناو دۆ ماستاوی زۆر تایبەتە دەستەکانت خۆش بی کەوسەرخان هەوڵت نەدایە کە ئەو بابەتانێک کە دروستێکی بیکێ براندەک و لە بۆ مارکێتەکان و لە بۆ بازاڕە بینێری بەخوای وەکو هەوڵدان هەوڵم نەدایە چون تۆزێک زەحمەتی ئیش من زۆر گرانە ئەوانش هەموو بە وەرزی هاوینێ دێتەکردن ئەو ئیشانە هەر هەندێک دەتوان هەتا مشتری خۆم بێتن زیاتر هەوڵ نادێ بە خۆت دوکانەی دابنێ تایبەت بەو شتانە ئینشەڵڵا ئەویشماندا بە عتارێکمان هەبی ژن بیتن وانە ئەویشماندا پرۆگرامی دایە دێ ئینشەڵڵا کەوسەرخان خەڵکی چێن دەری ئەمن بە خۆم کوردی ڕۆژهەڵاتیمە لێرە زەواجم کردو چەند ساڵە لێرەی والله 18 ساڵە ماشەڵڵا عمرێکە طبعا من فترەکە قسەی لەگەرەکەم و یەک دوو جاریش ئەوها بەرکەوتەمانە بۆ یەک درمانتێ بەڵام هەستم بۆی نەکردێت کە خەڵکی ڕۆژهەڵات لەهجەکەی زۆر لە ئیمە نزیکە سەرکەوتوو بیاخوا ئێرە خۆشتریان ئەوێ والله هەر جێ خۆشی خۆی هەیە بەس ژیانن لە چۆ بێت پێ خۆشتر دەبێت زوو سەفەرەکەی باشە ساڵی چەند جارە ڕۆی والله هەتا منداڵەکانم نەدەچونە مەکتەبێ ساڵ 4-5 جار بوو ئێستا ساڵی 2 جار سەرکەوتوی بەخۆشی ئینشاڵڵا کەوسەرخان جگە لەو سەوزانە و شکراوانە باست کرد و باسمان کرد کە تورشیاتت هەیە و هەروەها شەربەتیشت هەیە بابەتی شیرینیەکان لە مەڕەبا و ئەو بابەتانە چ هەیە مرەبا ئەو شتانە بە پێی مۆسمەیە تازە بەس فراولە هەیە شتەکان دیکەم هەموو خلاص بوونە هەنجیرە ئاڵوباڵ و یەگیلاسە مرە باشتم زۆر هەبوو ینی وەرزی چ میوەچی بی ئەتو ئەوی دەبێت ئەوانش ئیمن زۆر تایبەت ینی هەرە وەختی چا دەکەم خلاص دەبن نانە قەیسیش هەیە ناوەڵڵا خلاص دەبن هەمن ئەو شتان دەکاتی خۆیدا زۆرم هەنا زانانە قەیسی من تایبەتن ئینشەڵڵا بۆ ڕۆژیمە برسیمە ئەو شتە ترشەش باسەکەی ئینشەڵڵا بۆ ساڵی دابێت ئینشەڵڵا لە خواردنەکان لە چیوە دەست پێ بکەن وا بزانم ئەوەندە مەزلیسمان خۆشە وها بڕواتن بەبێ خواردن ئەمینێنەوە لە کاردێکی دەست پێ بکەین زۆر باشە ئاگری ئەوەم پێ کردیا وردە دەستەکەن بە دروستکردنی خواردنەکانمان هەم کاردی و گەنمەکە و هەمیش خۆرمە سەبزیەکە بەڵام هەتا مەنجەرەکان گەرمەبی و هەندێک شتەکان حازرەکەی ناو بڕۆکی کورت وەرەگرین و ئەگەڕینەوە زۆری خۆشەویت وای لێکەیت دێک بۆڵینی زێر بخەرە مەنجەڵەکەوە ئای ئەرێتە ڕاستەکە بۆ ئاکەی بۆلیۆنێکی بۆ بخە مەنجەڵەکەوە
دووبارە سڵاتان لێ بێ خۆشەویستانی من هاتینەوە لەگەڵ بەرهەمە تایبەتەکانی زێڕ و میوانە شیرینەکەم ئەوڕۆ طبعاً ئەوەندەی کە ناو بڕمان وەرگرت خواردنێکی دروست کردی ئێرانە پڕی لە بۆنی خۆش و تایبەت بووە کاردی بەگەنمەکەی حازر کردی و قڕمە سەبزێکە ماشەڵڵا دەستچی ئەوەندە سەریع بوو برنجەکەشمان لە دێمدانای بێ هەموو لایەکتان ناخۆش کەوسەر خان دەستاوت ئەوها خۆشە بەنیازنی کە مەطعمەکی دابنێ و خواردنی کوردەواری لێ بفرۆشی بوونی ئەوەی زۆر تایبەتی و گەنم بەخوای هەر کەسێک لە دۆست و برادەران ئەمە بێتن هەموو جارێکەکەم شت داوای قڕمە سەبزی دەکەن یعنی دەڵێ ئەگەر هاتی بۆمە ئەوەی دێنین یا بێنە خۆت زیاتر لە شیرینی بینیۆیان لە خواردن دروستکردن ناوەڵا دەستی شیرینی نییە دەست شیرینەوە کووە دەسەڵم کەی بە شیرینی باش بەس دەستی شیرینیم نییە یعنی لە خواردن دروستکردن باشتر بەنیازنی لە داهات و شوێنەکی خۆتت هەبیتن و تایبەت بەو سەوزە و شکراوە و تورشیات و ئیشەڵڵا بەتەمایشتانە ئیشەڵڵا بەتەماینە ئەو هاوینەیدا بێتن جێکی تایبەت بە ئیشی خۆم دەکەمەوە ئینشاڵڵا لە هەولێرەیان لە پیرماوەڵا لە پیرماوە لە پیرمام ئەو مشتریانت هەیە کە ئەتو دەتەوێت ئەو مشتریانێک کە هەیە بەعام لە پیرمام هەیە زۆرتریان ئەوانەی خەڵکی هەولێری و بابرن سلێمانی و ئەو جیانن من لە پیرمام خەڵکەکەی هەمووی من دەناسێتن یعنی لە سەتی هەشتانەوەدی من دەناسێ ماشەڵڵا بەس زیاتر هەولێرم هەیە هەتا سلێمانیەوانە زیاتر هەولێری پیرمامت هەیە قەلب ساغ و دەستەکانت خۆش بیت زیاتر پێت خۆشە بە خۆت جگە لە خۆرمە سەبزی خواردنێکی دیکە حازر بکەی لە چ هەستەکەی وەستاتری والله الحەمدوللیلا لە خواردن لێنانێ باشم ئەوجا عادەتەن لە کوردەواری خۆمان وایە کە یەکێک زۆر کابانبی و دەستاوی خۆشببی لە هەر بۆنەچی بیتن گواستنەوە بیان هەر بۆنەچی لەو بابەتانە بی بانجێکە نەرەوەرات خواردنەکەی حازرکە ئەوهای بانکەکە ئەرێ وڵا بەڵام تازە ئاشپەز و شت هەنا شێف و شت هەنا ئەگەر ناپێشان وا بوو پێشرێت و کابان ئەرێ وڵا زیاتر چێ هاندەرتە چێ پاڵ پشتە لەوەی کات و بەردەوامبی لەسەر ئەویشێت و ئێستا الحەمدلله فکری ئەوە شتێک کە شوێنەی تایبەت بکەیەوە چێ پاڵ پشتە وڵی هاوسەرەکەم بێبینە بێتن ناتوانم ئیش بکەم پێکەوە خالێکتان نەکە ئینشاءڵڵا بە هیوام هێشتا شتی نوێتر دروست بکەیت بەجددی هەم بەهاراتەکانی هەم ئەو سەوزانێک کە وشتی کردی لەکن من شتێکی سەرنجڕاکێش بوو چونکە عادەتەن ئافرەتانمان حەزیان لێیە کە چنین بکەن ئیشی دەستی بکەن یان ئەوە تا شیرینی دروستکەن بەس ئەوەی زۆر جیاوازە زۆر فەرقی هەیە ئەو کەسانەی کە ئەو سەوزانت لێکردن تەنها ژنی ماڵێنە یان ئەوەتە ئەو کەسانەشن کە خواردنگیان هەیەیان مەسەن هاوسەرەکانیان خواردنگیان هەبێن لەکن تو سەوزەکان ببن ناوەڵا بە ئامژنی ماڵێنە بە ئامژنی ماڵێ بەس ئەمن ساحب مەطعمم لەکنوی سەوزەیە بم طبعا سەوزەکانی زۆر تایبەتە ئەو جاوەی کە لە منجلێنی تەماتە هیچکەم زۆر حەزم لە تەماتە هیچکەم لەگەر دۆڵمەی کوی بە کەرستە هیشک بە کەرەستە هیشک لێتنە ینی هەر ئەو کاتی کەرستەکان ئەکڕن دروستیەکە مشتریەکانت داوای ئەوەی ناکەن کە کودی و باینجان و کەرستی دۆڵمە ئەو بابەتانیان لە بە وشک بکەی زیاتر هەولێری خواستیان لەسەرە ئەگەر نا ئیمەسیفی هەندێک خواست لەسەر نییە هەنی لەسەر خواست دروستەکەیەوە کە داواکاری هەبیتن هەر شتێک بێوێ لە بۆی دروستەکە دەی دەستەکانت خۆش بی خواردنەکەمان خەریکە حازرە بیتن وردە وردە لەگەر کەوسەرخانی خەریکی ئامادەکردنی سەر سفرەیەکێ بین ئینشاءڵڵا و لەسەر مێزەکەی ئەتان بینینەوە بۆ ئەوی خواردنێکی خۆش دروستکەی چیەکەی؟ هەر ئەتیادی ئەو گەرمەکەم خواردنی تێیەکەم و تێکێم پرۆسەی دروستکردنی خواردن لە فەلسەفەی ئیدۆلۆژیای فودیزمەوە هاتووە یۆنانیەکان پێیان وا بووە شێفایەتی سایکۆلۆژیۆن پەیوەندی بە سیۆسیۆلۆژیاوە هەیە وەڵای هیچ ناکەم هەر دۆشای زێڕ بەکارێنم و تەواو تۆش هیچ مەکە هەر دۆشای زێر بەکاربێنە و تەواو بەڵێ خۆشەویستانی من ئەوە سفرە خوانی ئەو ڕۆمانە لەگەر کەوسەرخانی تەواو زۆر درم خۆش بوو بە خۆتان نەزانم ئەم یەکم لەو کەسانێک کە
ئەبینم ئافرەت ئەوەندە چاڵاکە و لەسەر پێی خۆتی و ساحەبی ئیشی خۆتی زۆر درم پێ خۆش شانازی بە خۆمەوەکەم هەمیشەکە ئەبینم ئافرەتانمان ئەوها خانەدان و خانم خاتون و کابانن ئەو جا برنجی سپیەکەی زۆر نازدار دەرچووە و بەشەشی زەرکردێ و لەگەر زرشتی داینایە لۆمان و قۆرمە سەبزی و هەروەها گەنم بەکاردیەکە و ئەو ترشیاتەش زۆر لە کنمان سرنجڕاکێشە بەزارە نازانم حەشوەکەی ناوی چێکە و سەرخانەوە تێک کردێت چییە؟ ئەوە سلقە سۆرە گێزەرە سەبزیە لە ژۆرێ لە ڕەندەم داوە لەناو وەکو دۆڵمەی پێچاومەتەوە لە ناو کەلەمی کەلەمەکە سپیە یان سۆرە؟ نەنا کەلەمی سپیە کەلەمەکەم زەرد کردو وەکو دۆڵمەی چەند ناوعی ترشیاتت هەیە؟ ترشیاتم زۆرە ترشیاتی تێکەڵاوە ترشیاتی لیتەیە خیاشۆرە سیرتۆرشیە ئەو بیبەرانە کە زۆر تایبەتن هەندانەنا دەستەکانت خۆشبی قەلب ساغ یاخۆ بە خێر بی وەزان مەلا بانجیدایە مە خۆمان تاخیر کرد لەگە قسەکردنێ فەرمووە دەست بکەین ئەمان بۆنی ئەو خواردنەی ئەو مەطبەخەی هەموو پڕ کردیە لە یەکەم جارەوەی تام بکەم بخۆ بزانە چ تامە تامی لە باسکردن نایە بە جددی زۆر بە تام و تایبەت دەرچووە بەچی باس لێ دەکەن وایە ڕێک ئەو تامەی بووکە لە مێشتی خۆم دروستم کردبوو تامەکەی زۆر خۆشە دەست و ساوت خۆشبی عافیەت بێ سەلامەت بیاخوا سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زێر لێرەدا کۆتایی بە پرۆگرامی ناندینی زێردینم سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون تا پرۆگرامێکی دیکە دێمە خزمەتان خواتان لەگەڵ